هاتینەوە بەڵام ئەم جارە باسی قۆناغێکی پێشکەوتووی توشبوونە بە ماکەکانی خواردنەوە کهولیەکان. کەی دکتۆر شێروان کەی کەسێک ناچار دەبێت بگاتە قۆناغی پشکنین و بە دوواداچوونە پزیشکی وردەکان دوای ماوەیەکی زۆر لە خوانەوەی. ئێستا ئەمە بە تایبەت باسی هەناوبینی دەکەین لە کاتێک ئەنجام دەدەن ئەوانەی تووشی نەخۆشی جەرگ دەبن ماکەکانی یەک لەوانە بریتە لە خوێن وشانەوە خوێن بەربوون بۆیە بە هەناوبینی تەماشای ناو سوێنچیان دەکەم بزانن ئاس هۆکارەکەی لەوێ بریتە لە دروستبوونی دەوالی لە زۆربەی کاتەکانە ناو سوورێنسک و ئەو کاتیش چارەسەری پێویست بە ژێرەی پێویستی خۆی. باشە ئەو هاونیشتمانی کە ئێستا لێرەیە بێگومان حاڵەتەکە هیچ پەیوەندێکی بە خواردنەوە کهولیەکان نییە بەڵام هاتوەکو هاوکارێک بۆی ئێمە پرۆسێسەکە پیشانی ئێوە بدەین هات لەگەڵمان بەشدار بوو. ئەگەر کەسێک خواردنەوەی کحولی زۆر خوارد بێتەوە لە ئالوودەبووان بێت بۆ نمونە پێشبینی چی دەکەیت چی دەبینی لەسەر ئەوەنە جگەری کەسەکە؟ جگەرەکە لە سەرەتا چەوری خڕدەبتەوە دوایە لە کار دەکەوی و بە مۆمبوون دەوێت بە مۆمبوون واتاسی پەکەوتنی جەرگ ئەو کاتی هەموو ئەو کارانەی کە جەرگێکی ئاسایی دەیکان نایکە بۆ نمونە دروستبوونی پرۆتین دەرکردنی مادە زیان بەخشەکان لە خوێنەوەوانە ئەویش ماکی خۆی هەیە و چارەسەری ئەو کات تەنیا بریتێ لە گواستنەوەی پێ بڵێن تاوەکو پزیشکێکی پسپۆرت و لە ئەڵمانیا کار کردو ماوەیەکی زۆر حاڵەتی پەککەوتنی جگەر بەهۆی خواردنەوە کهولیەکانەوە. بەڵێ لە ئەڵمانیا زۆرتریا لە کوردستان بێگومان لەوێ زۆر زیاترە لێکوانە ناتوانین بەراوەکەمترە بەڵام بەداخەوە لێکوانش واسە بەرسەبەر بەرەو زیاد بوون دەڕا بەداخەوە با دەست پێ بکەین. ئێستا پرۆسەی هەناوبینی ئەنجام دەدەین. بەڵێ پێبینی گەدا ئێستا یەکەمین جارن دەچینە ناو بڵێن لە سوورێنسکی ئێستا ئێرە سوورێنسکی نەخۆشەکەیە دەبین لێرکوانە ئاساییە هیچ تەچی نییە ئەگەر هەبا لێرکوانە دەوالیمان دەبوو ئەوانەی ئەلکول دەخۆنەوە بە زۆری خۆشبەختانە لێرکوانە هیچ کێشەیەکمان نییە. ئێستا لە ناو گەدەینە بڵێن ئەوان نەخۆش لە کاتی ئەنجامدانی هەناوبینی بە تەواوی ئاگای لە خۆنیە دەنووی بەڵام بەنجی گشتی نییە تەنها بەنجێکی سووکە و دواتر دوای تەواوبوونی نەشتەرگەریەکە بە ئاسانی بەخەوەر دێتن. باشە ئەم هاونیشتمانیە بۆچی هاتبووە لای تۆ و بۆ بڕیارتدا کە هەناوبینی بۆ بکەیت؟ ئازاری زجی هەبوو کە ئازاری زجی هەیە هەموو ئەو نەخۆشانی ئازاری زجیان هەیە و چارەسەریان دەکەی بە دەرمان چاک نابن پێویستە هەناوبینی ئەنجام بدەن بۆ ئەوەی دڵنیابی لە کۆمەڵێکشت بە تایبەتی ئەوانەی تەمەنیان لەسەر 40 ساڵە زۆر شێرپەنجە لە بیدایەتی ژان دروست دەکا و چارەسەریەکەی بە دەرمان ناکرێتن باشتر نابن بۆیە بۆیان ئەنجام دەدەین. بەڵام هەر کەسێک ئازاری گەدەی هەبێت چارەسەر نەبێ بە دەرمان یعنی کە لە بیدایەت چارەسەری دەکەی دەرمان چارەسەری ناکە بۆی ئەنجام دەدەین. تا ئێرکان ئەمە لە سوورێنسکین هاتینەوە سوورێنسک و دەینە دەرەوە. ئێستا سوورێنسک زۆر جوان دیارە هەمووی ئاساییە بە جوانی سەیری دەکەین ئێرکوانش دەرچەی سوورێنسکە لە بۆ ناو گەدا ئێرکوانە دەچتە ناو گەدا ئەوەش گەدە بوو لێرکوانە لە خوارتش گەدەیە. باش تاوە پێش ینی هەناوبینیەکە تەواو بوو تقریبن 5 دقە لە بۆ 7 دقەی دەخایانی کاتی ئاسایی هەمووی ئاساییە هەمووی ئاساییە. دەستان خۆش بێت. ساوان دەستم دەست خۆش. هەواڵە خۆشەکە چییە؟ هەمووی ئاسایی. هەمووی ئاساییە بەڵێ پێویستمان بەوە نەبوو هەتا ئەوەشی لە بۆ وەرگن سامپڵ نمونەی وەرگن لە بۆ تاقیکردنەوەی بەکتریای گێدەش.